زۆر جاران لە ڤیدیۆیان دەبینین لە یوتیوب وەگەر لە جێگەکان دەبینین خەڵک مێشی زۆر بەسەر خۆیدا دەکاتن یان لە سەری یان زەویکە ئەو نوع مێشەیە تەماشای هیچ پێوە ناداتن تەماشای مێش چەندەها زۆری هەیە لە جۆرەکان پێشتر پێمان دەگوتن تەنها ئەویان دەزانی مێشی مەڕ بزن ئێستا کە ئەوە نمایە ئێستا کە پێ دەڵێن کرنۆلی پاکفاست ئیتالی قەوقازی چەندەها زۆری تکەش هەیە یەک لە جۆرەکان ئێستا ئەوە کرنیۆلیە کرنیۆلی یەک لە هەرە باشەکانی زۆری مەلیکەیە مێشەکەی زۆر هادە لەسەر خۆ کرد هێمن هجومی خەلکی ناکاتن ینی شتێکی زۆر نایاب و باشە خەڵک زۆر بە خۆیان دەکاتن زۆر هادا ینی وەکو مێشەکانی خۆمان نییە زۆر هار بیتن دژبیتن حتا ڕەنکەشی فەرقە ڕەنکەی تەماشای ڕەنکەی بڕگمەی لەو ڕەش و ڕەساسیە وەکو مێشەکانی خۆمان پێشتر نییە مێشەکە هار نییە بەستەمە مێشەکانی پێشتر کە مێشەکانی خۆمان بوو هەموو هجومی دەمساوی دەکرد تەماشای ئێستا مێشەیە زۆر هادە لەسەر خۆ هەر ینی هیچ مشکلی نییە تەماشای ئەوە تەبان ئەگەر شەغەلە بداتن شەغەلەش کەم دەداتن بەس ئەگەر شەغەلە بداتن شەغەلەی زۆر هادە هەر پێوە ناداتن لە شەغەڵەکەی